وڵاتیشی ئەم نیشتیمانە هیوادارم گرنگیی زۆر بدات بە کەرتی تەندروستی چووکە بەڕاستی هەست دەکەم کەرتی تەندروستی لەم وڵاتە کەمتر خەمە بە تایبەت وەزارەتی تەندروستی زۆر گرنگی پێ بدرێتن هەروەها ڕوویدەمم لە کەناڵەکان دەکەم پێویستە ئەرچی خۆیان بە ئەرچی خۆیان هەڵبستن ڕۆڵی گرنگ ببین لە وشارکردنەوەی تاک بە تاچی ئەم نیشتیمانە. وەکو هاوڵاتیەک داوا دەکەم لە کابینەی داهاتوو نەخۆشخانەی باش دروست بکە بۆ نەخۆشەکان ئێمەی نەخۆش پێویستمان بە نەخۆشخانە هەیە هیوادارم خەڵکانش خۆیان بپارێزن. ئەرکی من ئەوەیە کە خۆم بپارێزم لە نەخۆشی و ئەرکی حکوومەتیش ئەوەیە کە ئاوڕێک لەو فەقیر و هەژاران بداتەوە کە نەخۆشی درێژخاییان هەیە و خەستەخانەیەکی تایبەتیان بۆ دابین کات بۆ ئەوانەی کە نەخۆشی وەکو ژێرپەنجەیان هەیە. داواکاری حکوومەت ئەوەیە کەەوە هەر کەسێکە نەخۆشیێکی هەیە یارمەتیان بدات و ئەو ڕێکخراوانە بتوان یارمەتی مرۆڤەکان بدەن. من وەکو هاوڵاتیەک پێویستە ئینسان پێشەوەی نەخۆش بتن خۆی بپارێزی لە نەخۆشیەکان.